گەڕانەوە بۆ ئەم کارکردن بە ئەم ڕێنماییە و کە ڕێنمایی ڕێخستنی فریکوێنسی سپیسە من میوانێکم دەبێت لە هەرێمی کوردستان ئەویش کوتەبێژی وەزارەتی ڕۆشنبیریە بە ڕێز نامیق قەورانی کاک نامیق فەرموبێتە ئێرە زۆر بەخێر بێ. زۆر سپاس. کاک نامیق دەکرێت سەرەتا پێم بڵێ بۆچی گەڕانەوە بۆ ئەم یاسایە یاخود ئەم ڕێنماییە کە لە وەزارەتی ڕۆشنبیری دەرکراوە؟ بەڵێ زۆر سپاس. ئێمە سەرەتا بە مەبەستی ڕێخستنەوەی کاری میدیا لە هەرێمی کوردستان ئەو یاسایی پێشوو هەبوو، ئەو ڕێنمایی پێشووی کە هەبووی ژمارەیەکی ساڵی 2014 هەموارمان کردەوە، چونکی بۆ ئێستا دیارە هەندێک بۆشایی هەبوون بە تایبەتی لە سۆشیال میدیا، لە ڕیکلامی بازرگانیا، لە جۆری میدیاکانە، بەڵام ئەوە بوو کە جۆرێک لە کۆدەنگی لەسەر دروست نەبوو، جۆرێک لە ئەوەی لەسەر بوو کە گوایە ناڕازی بوونی لێکەوتەوە. بەهەرحاڵ ئەوە وەسا بەو پێی کە ئێمە ئەمڕۆ پەرلەمان نییە جارێکی تر ئەوە بکرێتەوە، ناچار بووین بگەڕێنەوە بۆ ئەسڵی ڕێنماییەکە. ئەسڵی ڕێنماییەکە ڕاستەی 2014 بەڵام ناچاری نێسە کاری پێ بکەیت. باشە کاک نامیق، ئەم بڕگانی کە من ئێستا باسم کرد ئەم ڕێنماییانە تاکەی کاری پێکرێ، ئێوە لە بەرنامەتاندا کە ڕێنمایی دیکە دەربکەن یاخود جارێ هەر بەم ڕێنماییانە کارەکەن؟ جارە تۆزانی ئێستا بۆشاییکی یاسادانان هەیە لە هەرێمی کوردستانە، هەتا هەڵبژاردن جارێ زووە قسە لەسەر ئەو شتانە بکرێت و بێگومان هەم ئێمە هەم ئەنجومەنی وەزیران، ئەم وەزارەتی ناوخۆ، وەزارەتی گواستنەوە گەیاندن ئەبێ بیرێک لەوە بکەینەوە جارێکی تر ئەم بابەتە بە شێوازێکی تر دابڕێژرێتەوە. زۆر باشە. ئەو پێشوازەی کە کۆنسڵخانە و نوێنەرایەتی وڵاتان لە هەرێمی کوردستان دەیکەن بۆ هەڵوەشاندنەوەی ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2023 ئەگەر پێم بڵێیت کاردانەوەکان چۆنن لە وەزارەتی ڕۆشنبیری؟ دەزانی ئینسان هەر هەنگاوێک کە عینێت بە مەبەستی ڕێخستنەوەی من ئەڵێم بەقەد ئەو دەنگە ناڕازیانەی کە هەبوون سەد بەرامبەری ئەوە دەنگی ڕازیش هەبوون کە پیان باش بوو سنوورێک بۆ هەندێک شت دابنرێت، بەڵام بەو شێوەیە کەوتەوە تۆزانی هەندێک پێوەری نێودەوڵەتی هەن کە بە جیاواز لە دیدگای ناوخۆی سەری بابەتەکانەکەن. ئێمەش ئامانجمان ڕێخستنەوەیە، ئامانجمان ئەوەیە کە میدیای تەندروستە بێت لە هەرێمی کوردستانە. ئەگەر شتێک دڵی کەسێک عاجز بکە حتمما ئێمە حکوومەتین، حکوومەت ئەبێ هەموو شتانە لە بەرچاو بێت. هەروەک لە ڤیدیۆڵەکەش باسم کرد بۆ هەر سەرپێچێک ئێوە وەکو وەزارەتی ڕۆشنبیری سزاتان هەیە. هەتا ئێستا هیچ کەناڵ و میدیایەکتان سزاداوە بەهۆی سەرپێچیکردنەوە؟ لە ڕابردووە هەندێک کەناڵ سزادراون، هەم بە ڕاگررتنی بەرنامە و هەم بە هەتا ڕاگررتنی پەخشی بەرنمەکە بە تایبەتی ئەو شتانەی کە شیرازەی کۆمەڵایەتی تێکەن، کەسایەتی تاک ئەخەنە ژێر پرسیارەوە، شخصێتی ئینسان ڕوشێنن، لەو بارە ئیشمان کردووە. بەڵێ بەگشتی کەناڵەکان یاخود میدیاکان تا چەند پابندن بە ڕێنماییەکانی وەزارەتی ڕۆشنبیریەوە؟ تا ئەندازەیەکی باش، بەڵام ئێمە گەر بڵین لە 100% نا، چونکی تۆزانی ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە جۆرێک لە بەربڵاوی لە میدیا هەیە و میدیاکانی زۆربەی هەر زۆریان خاوەنداریەتی سیاسیان هەیە، بۆیە هەندێک جار کۆتوبندکردنیان سەختە. زۆر باشە. پێشوازی ڕۆژنامە نووسان و ڕاگەاندکاران چۆنە لە هەڵوەشاندنەوەی ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2023 و گەڕانەوە بۆ ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2014؟ ئێمە ڕێز لە ئەو حەزە ئەگرین کە ئێمە ئیشمان ئەوەیە کە زمینەیەکی لەبار ئازادیەکی فراوانتر بۆ ڕۆژنامە نووسان دروست ببێت لە هەرێمی کوردستانە، و ئەوەی کە ئەوان مەبەستیانە. من نەزانم ڕۆژنامە نووسی کورد وڵاتەکەی خۆی خۆشەوێت، گرنگە بۆی کە فەزاکە ئازاتر بێ بۆی، بەڵام هیچ کارێک لە دنیا بەبێ ڕێخستنەوە ناکرێت. زۆر باشە، باسی ڕێخستنەوەت کرد. کاک نامی، خۆتان دەزانن کە ئێستا ژمارەیەکی زۆر میدیای دیجیتاڵی لە شێوەی پیج و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەن، ئەمە لە چوارچێوەی کاری ئێوەیە؟ ئەگەر لە چوارچێوەی کاری ئێوەیە چۆن کاری ڕێخستنەوەیان بۆ دەکەن؟ ئێمە لەو ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2014 هیچ شتێکی لەسەر میدیای ئەلکترۆنیکیان نییە، بۆیە زەحمەتە تۆ دەست بە ئەو شتانە بیت و بەداخەوەش ینی ئێمە ئەو هەموارکردنەوەی لە سێ بەشا بوو. بەشێکی مەسەلەی فریکوێنسی بوو، بەشێکی میدیای ئەلکترۆنی بوو دیجیتاڵی با بڵین، و بەشێکی ڕێکلامی بازرگانی بوو.
ینی ئەوەی کە ئەمڕۆ تۆ ئەبینی زمینەیەکی بەربڵاو هەیە لە مەسلەی میدیای ئەلکترۆنیە لە سوۆسیال میدیا کە هەر کەسە و لە ماڵی خۆیەوە ئەتوانێت بۆ خۆی ڕۆژنامە نووسێک بێت بەبێ سەرچاوەیەک و چۆنیشی بوێت کە بەرامبەرەکەی تەشیر بە بەرامبەرەکەی بکات ئێستا ئەو بۆشایی هەیە کە ئەوە تۆزێک زەحمەتە. باشە ئێوە وەک وەزارەتی ڕۆشنبیری چاودێرن بەسەر دەستگاکانی ڕاگەیاندنەوە لە کاتی بوونی پێشێلکاریەک سەرپێچیەک ئێوە لیژنەی تایبەتمەندتان هەیە بۆ ئەوە؟ بەڵێ ئێمە بەڕێوەبەرایەتێکی گشتیمان هەیە بەڕێوەبەرایەتی گشتی ڕاگەاندن و چاپ و بڵاوکردنەوە ئیشی ئەوەیە بەڵام ینی ئێمە سانسۆرکەر نین بەڵکو چاودێرین بەو بەپێی ئەو مەرجانەی کە هەن بۆ ئەوەی میدیایە کاری میدیایی خۆی ئەنجام بات ئەگەر لەو چوارچێوەی دەربچێت ئەنی ناکرێتەوە ڕێگە بەوە بدەیت کە فیلمێکی توندوتیژی بۆ مناڵی کورد لێ بدرێت نازانم فیلمێک کە مێژووی کورد زمانی کوردی نازان ئەم شتانە بشێوێنێت ڕێگەی بدەیت کە بە ئاسانی تێبپەڕێت. بەڵێ زۆر سپاس دەکەم بە ڕێزنامەی قەورامی گوتەبێژی وەزارەتی ڕۆشنبیری سپاس بۆ ئامادەبوون لەگەڵ زۆر بەخێر بێ.